ناوي سلف لخونان جاري لقرآن والسنة الدانية خوا ناوي مسلمان دو کەسێک کە بەخۆی دەڵێت سەلەفی دەڵێ مەبەستت پێ چییە؟ وەڵام مەبەستم پێوە لەسەر ڕێبازی سەلەفی ساڵح جا بۆ پێت وایە ئەوە هەر تایبەتە بە تۆ ئەی مسلمانە هەموویان دەبێت بە دوای پێشینی چاپ هەموو دێت بە دوای پێشینی چاپ ئەوە خاڵی هاوبەشی بینی هەموو مسلمانانە ئەگەر مەبەشت پێشتن شتێکی دیکەی تایبەتیە کەسە هەڵی و ئێمە لی بەریئین چونکم کۆکردنەوەی سەلەفیەت و حیزبایەتی یعنی کۆکردنەوەی پاک و پیس یعنی کۆکردنەوەی حەق و باتڵ یعنی کۆکردنەوەی ڕاستی و درۆ شتی وا ممکن نییە هەرچی کاتی حەق و باتڵ پێکەوە کرایان و پاک و پیس و ڕاست و درۆ پێکەوە هەڵیان کرد ئەو کاتە سەلەفیەت و حیزبایەتیش پێکەوە هەڵەکەن هەر کەسێ وتی من سەلەفیم نابێ حیزبی بێت هەر کەسێکیش حیزبی بێ سەلەفی نییە ئێمەی سەلەفیەکان حیزبایەتی بە بیدعا ئەزانین سەلەفیەت بەریئە لە حیزبایەتی سەلەفیەکانیش بەرین لە حیزبایەتی هەر کەسێکیش ئەو توهمەتەمان بۆ بکە داوا ئەکەین خوای گەورە بیگرێت ئێمە لە حیزبایەتی بەریئین لە کەسانی حیزبیش بەریئین ئەگەر کەسێکی شاد بە ناوی سەلەفیەت و حیزبی داهێنا و حیزبی دامەزراند یەکەمین کەسێک حەدەری لێ بکات تەبەڕای لێ بکە ئێمەین و لەوانەیە خەڵکانێک بڵێن باشە لەوانەیە ئێستەیەوە جەوەکە بۆتان لەبار نەبێت دوای چەند ساڵێکی تر ئەبنە حیزبی ئەو کاتێک کە ئێمە کەم بووین ئەم قسەیان نەدا بە گوێمانە ئەوە ئێستەیەوە کەمن بۆ ئێوە خۆتان ئاشکرا ناکەن دوای 10 ساڵی ترەوە خۆ ئەلحەمدولیلا 20 ساڵی بەسەرا تێپەڕی ئێمە هەروەکو جاران واین ئێمە باوەڕمان بە حیزبایەتی نییە حیزبایەتی بە حەرام ئەزانین بە تاوان ئەزانین بە بیدعی ئەزانین چۆن شتێکەکەین کە خۆمان بە حەرام و تاوان و بیدعی ئەزانین و یان ئەوتێ دەرفەتتان بۆ نەڕەخسێنراوە وەڵا دەرفەتمان زۆر بەڕەخساوە و توانای ئەوەشمان هەیە حزب پێک بینی بەڵام باوەڕمان پێ نییە بەڵکو لە کۆتایی نەوەتەکان و سەرەتای 2000ەکانە چەندین جار لەلایەن دەسەڵاتدارەکانەوە بۆمان پێشنیار کراوە کە ئێوە وەکو حزبێک خۆتان ڕاگەێنن بەڕەسمی با بناسرێن ئەو سەردەمانەی کە دەرفەتمان بۆ نەردەڕەخسێنرا کە مزگەوتمان هەبێ کە جموجوڵ و نەشاتمان هەبێ چونکە گومان ئەکرا ئێمەش وەکو گروپ و تاقمە گومڕاکان بین پێمان ئەوترا ئێوەی سەروسیماتان وەکو سەروسیمای ئەوانە ئێمە ئێوە لاوان جیا ناکەینەوە بۆ ئەوەی ئێوەش بتوانن چالاکیتان هەبێ و نەشاتتان هەبێ و مزگەوتان هەبێ و کەناڵتان هەبێ و دەنگ و ڕەنگتان هەبێ وەکو حیزبێکی ڕەسمی خۆتان ڕاگەێنن خۆیان داوایان لێمان نەکرد دەسەڵاتدارەکان چەندین جاران پێشنیاریان بۆ ئێمە کردووە ئێمە وتمان ئێمە باوەڕمان بە حیزبایەتی نییە قەناعەتمان پێی نییە باوەڕمان پێی نییە هیچێکێک لەو زانایانی کە ناویان براوە هیچێکێکیان حیزبیدا نەهێناوە هیچێکیان لەناو حیزبا نەبووە تاوەکو ئێمە بیکەین ئایا ئەلبانی حیزبی هەبووە ابن باز حیزبی هەبووە ابن العثەیمین شێخ مەقبول شێخ خۆزان نەخێر هەموویان حاشا لە حیزبایەتیەکەن هەموویان حیزبایەتی بە بیدعا ئەزانن و ئێمە کتێبێکیشمان لەو بوارە نووسیوە تۆ دەتوانن بیخوێننەوە زانایانی ئەهلی سونەی سەردەم ڕاشکاوانە دەڵێن حیزبایەتی بیدعەیە فتوای چەندین عالممان هێناوە دەتوانن بیخوێننەوە حیزبایەتی بەلای ئێمەوە مەرفوزە من الألف إلى الياء لە ئەلفەوە تاوەکو یا فترەیەکە یانوت حیزبی نووری سەلەفی لە مەسڵ ئەوانە ئیخوانیەکان بوون حیزبێکیان داهێنا بۆی کەسبی خەڵکی بکەن بە ناوی سەلەفیەتە چونکە سەلەفیەت ناوێکی پیرۆزە و لە هەمان کاتیشا بۆی سەلەفیەتی پێ ناشرین کەن لەناو خەڵکەوە لە پێشتاوی حوکامە بۆی خەڵکانێک لەو سەردەمانە گومانیان بۆ دروست بوو حتا لە کەناڵەکانی ڕاگەیاندنە لە وڵاتی خۆشمان ئەوترا ئەی کێ ناڵێت ئەم سەلەفیانەی کوردستانی شۆکۆوان بەیانی دووبانی حیزبێک ڕاناگەێنن زانایانی ئەهلی سونە لەوێ قوتابیانی علمی ئەهلی سونە لەوێ و لە تێک ڕای وڵاتانی ئیسلام تەبەڕایان لەوە کردووە لە پێش هەموو خەڵکی ئێمە ئەمانە دەوانە سەلەفی نین ئەوانە ئیخوانین ئێمە باوەڕمان بە حیزبایەتی نییە و حیزبایەتی بە بیدعا